إجان قراره دست بكا حفتيا بهتن كابينة علي زيدي لبرلمان عراقي صندايا صايب خوبتونو كابينة بهتا راقي هندن سروكي هريما كردستان نيتشيرفان بارزاني جي لبغدادية لسروي كودنجيا نشتيمانيا كودناف برا لانين سياسيين جياوازين عراقي لسر هيكله في حكومته تشيبوي برسان زيدة ترجي دكتور عمران كاظم اندامي سركردات يا دولة ياسا جي كربلاي دبرسم دكتور عمران تو بخيرات يا كردستان 24 دبيجن دست بيكا حفتيا دهاتي كابينة علي زيدي دهتا راقي هاندن زيدا كرنا چند دستيان و وزارتان و جيگرين سروك كمار و سروك وزير دوي حكومتي دا دهتا چه معناه؟ حياكم الله وتحية لكم العامل سلاوی خواتان لێبێ سلااوێکی گەرم لە ئێوە و لە بینەران و کەناڵە بڕێزەکەتان لە ڕاستیدا ئەمە لە ڕووی گەشتبینیەوەیە کە ناوڕاستی هەفتەی ئایندا دۆسیەی پێکێنانی کابینەی حکوومەت یەکلا دەکرێتەوە لەو بڕوایەدام ئەماش پێشبینی هەیە ئەم حکوومەتە پێکهێنانەکەی لە ماوە دەستوریەکەی بە تەواوی پێک بهێنرێ هەر وەک دەزانن سەرۆک وەزیرانی ڕاستپێدراوی ئێستا لە ڕاستیدا لە ژینگەیەکی نوێ کار دەکا لە ڕووی پەیوەندیەکان لەگەڵ هێزە سیاسیەکان لەوانەیە داخوازی هەبێ داواکاری جیاواز و توێژی جیاواز هەبێ جگە لەماش هیچ لێکتێگەیشتنێک یاخود هاوتەری بوونێک لە تێڕوانینەکانەوە نییە بۆیە لەو بڕوایەدام هێشتا زووە باز لە لێکتێگەیشتنەکان بکرێت چونکە هەروەک گوتمان مەرج و داواکاری هەیە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە کە لە حکوومەتی ئایندەدا داواکاریان هەیە ئەمەش لەوانەیە زیاتر لە هەفتەیەک بخایێنێت تا دۆسیەی کابینەی حکوومەت یەکلا دەکرێتەوە. باشە دكتور عمران ئالنگاریên ڕۆبڕووی علی زەیدی دبن چنە و سابقەیەکە سیاسی نینە هەرچ قاس di sektorên ciyawaz da bi taybetî aborî da kesekê dewlemend da hatiye ser dihête ser kursiya desthilatê li Iraqê belam alıngariyên li pêşiyawî çi dihêne çavarêkirin di Iraqeke şilajayî da بەدڵنیاییەوە ئەو کەسێکی ئابوووریە بەر لەوەی کەسێکی سیاستمەدار بێ بۆیە بەدڵنیاییەوە پێویستی بە کاتە پێویستێک بە کاتێکی شیاوە تا لە تێڕوانین و خواستەکانی برایانی لایەنە سیاسیەکان و برایانی پێکاتی کورد و لایەنە سیاسیەکانی کوردش تێبگات چونکە ئەو پەیوەندیانەی کە هەیە لەگەڵ حکوومەتی فیدرالی لە بەغدا پێویستە تێگەیشتن لە سەرمەشە بێجگە لەمەش برایانی سونە ئەوانیش ڕوانگە و تێڕوانینی خۆیان هەیە لە سەروی ئەمەشەوە داواکاریان هەیە چونکە عێراق ئێستا دووچاری کێشەیەکی ئابووری گەورە بووەتەوە چونکە وەبەرهێنان هەڕەشەی لەسرە دۆلار هەڕەشەی لەسرە ئەو دۆخەی کە تەقیوەتەوە تا ئێستاش مەترسی جەنگ ماوە لەو ناوچەیە بۆیە بەڕێز سەرۆک وەزیرانی ڕاستپێردرا و زۆر بەڕژدیەوە دەبێت مامەڵە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان بکات زۆرێک لە جۆرەکانیش پێویستە داواکاریەکانیان واقعانە بێت و ڕوبەرێک بۆ مانۆڕیان پێبدا بتوانن بە ڕێکوپێکی جم و جۆڵ بکەن بە تایبەت بەرامبەر بە بربەستە داراییەکان چونکە یەکلاکەرەوە دەبن لە ماوەی ئایندەدا چ لە ڕووی سیاسی عیمران هەرچەندە مقتەدا سەدر دیسا دەرباسی ناوەوێ حکوومەتێ نەبوو دەرباسی هەڵبژارتنان نەبوو دیساوەکە چاودێرمایە لێ پرسە سەرەکی ئەڤەیە بۆچی di heykelê Iraqê taze da opozisyon nîne aya opozisyonê etiraf pê nahête kirin bêrol e tirs e çi ye mesele heta ku çavdêriya karûbarên hikûmetê biket ev hikûmete jî dîsa em dibînin hikûmeteke pişik pişk e hikûmeteke razîkirina hemû layenan ye zêdekirina zêdetirî heft postan divê hikûmetê da li ser astê cêgirê wezîr serok wezîr cêgirê serok komar çend wezaretekan mumkin e çend desteyekan razîkirina layanên ciyawaz e belam hikûmetek temamiya bê opozisyon aya dikare hikûmeteke şeqam bît hikûmetek bît şeqam jê razî bît
لە بڕوادام ئەم حکوومەتە پێویستی بە کاتێکی زۆرە تا ڕایگشتی عێراق بەدەست بێنێت چونکە تا ئێستاش زۆری هەڵبژارن و کارتێکەرەکان وای کرد بەڕێز سەرگۆزیرانی ڕاستپێردراوی ئێستا هەڵبژێردرێ لەوانەیە خۆشی تاو ئاگداری ڕایگشتی عێراق نەبێ بۆیە پێویستی بە ماوەیە کە تا ڕایگشتی بەدەستبێنێ چونکە دۆسیەی گەورەی لە بەردەما ئەگەر باس لە پرسیارەکەیت بکەین پەیوەست بە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی سیاسی لە عێراق لە بڕایدام و لە ڕاستیدا ئەمە پێیان وایە لە سیستەمی سیاسیدا ئەگەر لە ناو حکوومەت نەبن لە ناو دەسەڵاتی سیاسی نەبن ئەو کاتە دەسەڵاتی سیاسی و ئابووری و هەژمونی خۆیان لەدەست دەدەن بۆیە لۆ بڕوایدام زۆرێک هەیە لە تێکەڵبوونی دۆسیەکان چ لە ڕووی نوێنەرایەتیکردنەوە یاخود وا دیارە ئەزمموی سیاسی بە شێوەیەکی دکتۆر عیمران vêdema cenabêwe digel min taxivîtin karebe hewe jî yad çîtin yek ji kêşeyên sereke beruka Iraqê girtî karebe piştî prosa azadiya Iraqê zêdetir ji 120 milyar dolaran li sektorê karebê hatîne xerckirin û heta nûke Iraq ya pişta xwe bestîtin bi gaza siruştiya Îranê bû dabînkirina karebê grupên çekdarin karebe mesela we berhênana biyaniye li Iraqê kêşeyên hewlêr û bexdayê ev hemî ew alıngarîneyên ku li pêşiya kabîneya Elî Zeydî aya Elî Zeydî dêşêtin çenêk ji van kêşeyan çareser biket yan jî herçi nebînîtin bînîte serrêya rasta xwe پێش هەموو شتێک پێویستە گەشتبین بین لەگەڵ ئەو سەرۆک وەزیرانە ڕاستپێردراوە بەڵام واقع پێمان دەڵێ ئەو هەلومەرجەی لە عێراق و لە ناوچەکەدا هەیە وا دیارە حکوومەتی ئایندا حکوومەتێک دەبێت بۆ تێپەڕاندنی قەیران لە ڕاستیدا کێشە سەرەکیەکان و کەموکوڕیە سەرەکیەکان لە کارەکانی حکوومەت لە ڕووی خزمەت گوزاری وەک کارەبا و ژێرخان و تەندروستی و مافە شایستەکانی دیکە وا دیارە ئەمە ڕاستپاردنی حکوومەتە لەسەر شانی ماوەتەوە وا دیارە چارەسەرێکی نییە بەڵکو بە شێوەیەک لە شێوەیەکان والیاتوە هەموو باوەڕیان بە تیۆری پیلانگەڕی هەیە کە دەیانێت عێراق هەمیشە لە نێو کێشەدا بمێنێتەوە جگە لەم دەسوەردانانەش کە دەسوەردانی نێودەوڵەتی هەیە لە کارە سیاسیەکان و ئەو دۆخە دیموکراسی کە لە وڵاتێ بۆیە لەو بڕوایەدام چینی سیاسی پێویستە ڕابسپێردرێ بۆ وەڵامدانەوەی تواناکانی و باسلەوە بکە کە چۆن دەتوانێت خزمەت گوزاری بۆ خەڵکی عێراق دابین بکە ئەو کەم کوڕێکە هەیە لایەنە سیاسیەکان بە پلەی یەکەم پێویستە چارەسەری بکەن چونکە پێیان وایە بەو کارانە وەڵامیان داوەتەوە بەڵام لەو حکوومەتەدا سەخت دەبێت بۆیان حکوومەتێن یەک لە دیف حکوومەتێن عێراقی پشتی هاتنە داعشێ نەشیان مەسەلا گروپên چەکدار لە عێراقی یەک لا بکەن سەرباری زەخت و فشارên بەردەوامên ئەمریکا بەڵام نوکە جانەبێ هەوت بینیتن ku ئیرانê berê mûşekên xudaya îmarat hem jî Omanê du caran vê êvarê di nava saetekê da hêrişî îmarat kiriye û dengê çend teqînekan li meşhed hatiye bihîstin میدیا ئەمریکی دبێژیتن شش بەلەمێن هێرشبەرێن ئیرانی مەژناف برینە ئەvە هەمی ئاماژانە ممکنە بوو دەستپێکردنا شەڕێکیان ژی ممکنە چەند هێرشێکن سنووردارکری شیع سوودانی شیە بڕەنگێکی ڕاستاوخۆ عێراقی ژوی شەڕی بپارێزیتن بەڵام عەلی زەیدی ئەرکێکی قورس لە پێشە ئایا di پێشهاتاندا دروژێن داهاتیدا digər ڕاگەهاندنا حکوومەتێدا ئەvە قورس نینە بووی کو بشێتن وی بابەتی ژی هەزم بکەتن یەک لا بکات عێراقی بپارێزی ژوی شەڕی لە بڕوادام کاندیدکردنی بەڕێز زەیدی بەهۆی ئەو گوشار و هەوڵەکانی لایەنە سیاسیەکان بوو چونکە عێراق لە پەیوەندیەکی ئاڵۆزدا بوو لە ناوچەکەدا چونکە عێراق پێویستی بە ڕاستپاردنی کەسێکی ئابووری و سەرمایه‌دار هەیە بۆ یەکلاکردنەوەی دۆسیەکانی نێودەسەڵاتی جێبەجێکاردا بۆیە ئاراستەیەک دەبێ هەبێ لە سیاسەتەکانی ئایندەی عێراقدا
و خۆی لە ململانەکانی ناوچەکەدا یەکلا بکاتەوە ئەو قەیرانی کە دەتەقێتەوە بە گوێری پێدراوەکانی ساتەکە دەبێت. جگە لەمەش بە پرسیارەتی هەرە سەرەکی بۆ لایەنە سیاسیەکانە کە پێویستە ڕێککەوتن بکەن و لە هەڵوێست و کارەکانیاندا یەکدەنگ بوون و پرۆگرامێکی سیاسی بێن نەکایەوە و بەڕاستی ئەو ڕۆڵی عێراقی بۆ بگێردرێت کە پێویستە بەم شێوەیە بێ و لایەنە هاوپەیمانەکان دەبێت بەیەکەوە بن دەبێ هیواخوازیش بین هەڵبژاردننی و ڕاستپاردننی بەڕێز زەیدی جۆرێکە لە ئاماژە چونکە ئەو خۆی ئابووری ناسێکە و کەسێکی بواری ئابووریە بتوانێت ئەو قەیرانانە یەکلا بکاتەوە جگە لەمەش پشتیوانی وڵاتانی ناوچەکە و دەرەوەی وەک ئەمریکاشی هەیە بۆ یەکلاکردنەوەی دۆسیە و ململانەکانی ناوچەکەدا. گەلەک سپاس دکتۆر عیمران کازم ئەندامی سەرکردایەتیە دەولەتە یاساژی کەربەلا.